بینەرانی عزیز و خۆشەویست گەرام و خدمەتان بۆ پێشکەشکردنی ئیدامەی بەرنامەی و خەوتوی تەلەڤیزیۆنی پەرتۆ لەم بەشە لە بەرنامە سعید یێگانە ئەندامی کۆمیتەی کوردستانی حیزبی حکمەتیسمان لەگەڵ قسەباسەکەین سەبارەت بە بەداخەوە مەرگی ئارمیتا گراوەند و دەست بەسەرکردنی یا زیندانیکردنی دوو ڕۆژنامە نووس. سعیدی یێگاناگە دەنگی منە بیسی خۆش هاتی بۆ بەرنامەی و خەوتوی تەلەڤیزیۆنی پەرتۆ. سپاس دەکەم. سڵام هەیە بۆ ئێوە بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی پەرتۆ. مەمنون. زۆر سپاس بۆ تۆش. هەوڵە سعیدی یێگانە هەر وەکو ئاگاداری بەداخەوە لە تەی چل و چەند ساڵ حاکمیەتی چەپەڵی جمهوری ئیسلامی ڕۆژێک نەبووە کە شایەدی کوشتار و قەتڵ و زیندان و شکنجە و بەدبەختی هێنان بەسەر و کۆمەلگا نەبین. یعنی ئەمە ماشێنی جەنگی جمهوری ئیسلامی ئەنگار پایانێکی نییە. ئەم سیکلی ئینسان کوژیە هەر بەردەوامە و قەتعەن تا ڕۆژێ زیاتریش لە قودرەتا بێ ئەم ماشێنی کوشتارەی بەڕێگاوە دەبێ و مەرگی ئارمیتا گرادوەند ئەوەڵیندانە نییە و ئاخریندانەش نابێ. بەداخەوە ڕۆژانە شایەدی ئەم ئینسان کوژیانە هەین. هەروەکوە داری لە 2 هەفتەی ڕابردوو ئارمیتا گراوەند بە دەلیلی مەرگی مەغزی وایە کتویانە ناتوانێت ئیدامە بە ژیانی خۆی بدا و دەستگاهای ئەمنیەتی جمهوری ئیسلامی لەگەڵ خاکسپاریەکەشی لە تاران مخالفەتیان کردووە. دیارەوە لە ترسی وحشەت و نگرانیە کە لە کۆمەلگا هەیەی و لە خەڵکی مۆتەرز و ناڕازی لە خۆی ئەم ئیجازەیان نەداوە و وتویانە دەبێ بیبەنەوە دێهاتێکی تاو جۆرەی من ئاگاداربم کرماشان دەوروبەری کرماشان بە خاکی بسپێرن. ئەمما جرا چۆن بووە بۆچی دەستگا ئەمنیەتەکانی جەنایەتکاری جمهوری ئیسلامی حتا دەوروبەری بیمارستانەکەشیان قۆرق کردبوو مەحاسرە کردبوو لە ترسی ئێتراز و ناڕەزایەتی خەڵک و نانێشتبوو خەڵک لە خاکسپاریەکەشیا دەخالەت بکە. ئەم مەسەلە چۆن بووە؟ حەزەکەم لە زمانی تۆ ئەگەر سەبارەت بەم مەسەلە و بەم ئیتفاقات دڵتەزێنە تەوزیحاتێکی زیاتر بدەی مەمنونە بم. بەڵێ هەروە کە تویش ئەشارەت پێ کرد تاسفانە تا کە جمهوری ئیسلامی دەسەڵاتی بێ بەسەر مەردما حتمەن ئەم جەنایەتە ئێدامەی هەست و مەرگ ئارمیتای گراوەند نە ئەوەڵ و ئەوەڵین و نە ئاخرین بەرحاڵ قوربانی و تەڵەفاتێک کە جمهوری ئیسلامی بە مردم تەحمیل دەکات. خۆ کوشتار و زیندانی و قەتڵعام و ئێعدام سیاسەت جمهوری ئیسلامی بوو کە زمانێکە گەری بۆ قدرت خۆی داسەپێنی و ئەمڕۆکە مردم بە مبارزەی خۆیان بە خیزش خۆیان هەدەفیانەوەسە کە جمهوری ئیسلامی سەرنگونکەن و ئەم ڕژیمە جەنایەتکارە ئەبزاری ترینە شتێک ترینە جۆ سەرکوب و وحشەت و قەتڵ و ئەمانە بۆ ئەوەی کە بە زندگی خۆی بە بەقای خۆی ئێدامە بداتومانە. مەرگ ئارمیتای گراوەند دقیقاً قوربانی ئەم ڕژیمە و قاتڵ ئەو ڕژیم جمهوری ئیسلامی و نیروگەر سەرکوکە جمهوری ئیسلامیە. لە نظر منەوە ئارمیتا هەر ئەوە ڕۆژ گیانی لەدەستدا بوو. من تا هەر وەک تویش ئشارەت پێ کرد بردیانە بیمارستان بەستەریان کرد و لە هەر ئەوڵ دەقیقەوە نیروگەر ئەمنیەتی خیابان دەوروبەر خودی بیمارستانیان قڕق کرد و حتا ئیجازەیان نەدا کە دایک و باوک ئەرمینا بچنە سەر تەختەکەی و دیداری بکەن. و هەروە ئاگادارن خەبەرنگارێکە وەکو مەرگ مەحسا گەریکی بوو خەبەرەکە منتشرکە عەکس بگرێت ئەویچیان بازداشت کرد. هەرچی تەلەفۆن و ئیمکانات و کە مردم کە خانەوادەی ماسا بۆ وەسیلە دەستڕەسی پێیان نەکرد بۆ تەماس تەک مردما تەک جامعە ئەوە گیانە گشتی زەبت کرد. و هەدەف جمهوری ئیسلامی ئەوە بوو کە باتەوەجە بە تەجروبەی کە دوای قەتڵ مەحسا و ئێترازات و مبارزاتی کە لە سەرسە ئێران دەستی پێ کرد گەریکی بوو ئەم شتە مەحدود کاتەوە مەخفی نگابێرێ و درێژە بدات تا زمانێک کە جامعە مەقداری ئارامەوە و حتا بە دەرەجەیەک فەراموشیەکە کە ئیتفاقی وا کەفتکە. کەسێک وەک ئارمینا دانەشەموزی 16 ساڵە
کە تەک ڕەفیقەکانی گەریک بچن بۆ مەدرسە لەناو مەترووە بە دەلیلە کە بێحەجاب بوو حەجابانان و ئەو باشان ئیسلامی تکیا دەرگیر بوون دەستیان پێونیا سەری خواردی بە لە بێ مترۆوە خوێنڕێزی کرد و بێهۆش بوو وەچوو بە کۆما دقیقاً جمهوری ئیسلامی بە دەلیل اعترازات مردم بدەیلەوەی کە بەر بە اعتراز و ناڕزایەتی مردم بگری وەک دەوران دوای قەتڵ مەرگ مەسا مەخفی نگاهێشت 2 هەفتەتەوە لە بیمارستانە فقط وەسایل پزیشکی و پێوەسڵ بوو بەڵام لە واقعە ئارمیتا مرد بوو و ئیسەیشکە ئەعلامیان کردگەکە بە دەلیل مەرگ مەغزی ئیتر ناتوانانی زیینۆ بمێنی و گیانی لەدەستا فشاری ئاوەگە بۆ خانەوادەی ئارمیتا کە ئیجازەیان نییە لە تارانە ئەسپەردەی بکەن خاکسپاریکەن دقیقاً بە دەلیل بەرگوزاری مەراسم خاکسپاری و شرکت مردم و اعتراز و ناڕزایەتی مردم وتی گیانە پێیان هەرتوو ئشارەت پێ کرد پیوەن لە کرماشانە کە لە ئەسڵا زادگای ئەسلی کرماشانەوە دایک و باوکی خەڵکێنە لێنە لە دێهاتێکا دووردەست ئەسپەردەیکەن و خاکسپاریکەن و کەس نەزانێت و کەس اعتراز نەکات و جمهوری ئیسلامی بەم شێوە گەرێکی جەنایەتەکانی بپۆشنێ ئەگەرچە ئەمڕۆ جمهوری ئیسلامی هەنووز قودرەتی هەست هەنووز حاکمە هەنووز ئیمکان سەرکوب و ئیمکان جەنایەتی هەست لە ئێرانە منتها مطمئنەن ئەگەر ئەمە لە کۆتا مودەتا بتوانێت سایە مردم خەفەکات وحشت ئیجاد بکات ترسی ئیجاد بکات لە جامعە بۆی کە مردم بۆ مبارزە ئێدامە نەدەن بۆی کە خیزشەکەیان ئێدامە نەدەن قەتعاً لە درێژ مودەتا ئەمە بەر عەلەی خودی جمهوری ئیسلامی هەڵەگەڕێتەوە جامعەی کە فەقر و فەلاکەت داگیری کردووە جامعەی کە زوڵم و ستەم فراوانە لە جامعەیەکە کە خەفەقان ئیسلامی حاکمە مردم ئازادیان نییە مردم خۆشییان نییە مردم شادیان نییە قەتعاً و لەوە ناوێت شەک ببێت کە ئەم ئێعترازات و مبارزە دەربارە سەر بەرز دەکاتەوە دەیلەکەی چێوەسا مردم هیچیان نییە وە شتێکیان نییە بۆی کرد دەستی بدەن نە ئازادیان هەست نە ڕفاهیان هەست نە خۆشبەختیان هەست و هیچ ئایندەیەکیش لە حاکمیەت جمهوری ئیسلامیە بە خۆیان ناوێنن هیچ دوورنەوە و چشمەندازی ناوێنن بۆی کە بێهودێ لە زیندگیانە بۆ وجود بێت لە نەتیجە من پێم وایە ئەگەرچە ئەمڕۆ جمهوری ئیسلامی بە زەخت و زۆر و فشار و دەستگیری و اختناق توانی یە مقداری عەقەبنشینی بە مردم وادارکە ئەلا ڕەغمەوەی کە ژنان هێشتا مبارزەکەن ئەلا ڕەغمەوەی کە کاریگەران ئەعتیسابەکەن ئەلا ڕەغمەوەی بانشستەکان ڕۆژانە هەن لە خیابانە ئێعترازەکەن بە بێحقوقی خۆیان بە معیشەتێک زەعیف کە هەسیان منتها ئەم ئێعترازە مبارزە قەتعاً ئیدامە پێیاکاتوە یەخەی جمهوری ئیسلامی دووبارە ئەگرێتەوە دەیلەکەی چێوەسەکە جمهوری ئیسلامی بەغێرە سەرکوب و اختناق و زیندانی و دەستگیری هیچکی نییە بە مردمە بدات ڕۆژ بە ڕۆژ بەحران شەدیدترەوێتەوە ڕۆژ بە ڕۆژ تۆڕم شەدیدترەوێتەوە ڕۆژ بە ڕۆژ گرانی فرترەوێتەوە ڕۆژ بە ڕۆژ مردم هەمەجان بە فرتر تحت فشار قرارەگرن و هیچ دلیلی نییە ڕاستیەکەی کە ئەم مردمە ساکت بن بێدەنگ بن هیچ نەیژن وە جمهوری ئیسلامی موافق بێ ئەم مردمە خەفەکات لە نەتیجە بە نەزەر من ئەم دەوانە تواوێت حتمما ئدامەی مبارزە و خیزشکە ئاتی تەڵفات ئینسانی ئەبێت شەکیتیان نییە وەکەم دەورەی خیزش انقلابیە بۆ ئازادی بۆ بەرابەری بۆ یەکە زۆڵم و زۆر نامێنێت تەبیعەتەن لە هەموو جامعەیەک لە هەموو تەحوڵێکی اجتماعیە دەبێت هەزینەی بۆ بدەین متاسفانە هەزینەی ئەم جنووش و خیزش انقلابی وەڵا بوو چارێک نییە جزەوەی کە ئەم ڕێگە جامعەی ئێران ئێدامەی بدات و بلەخەرە بە ئازادی و ڕفا بکەیت زۆر سوپاس بۆ تۆزاکانت سەعید یێگانە هەروەکو ئاگاداری بەدوای ئەم ئیتفاقە دڵتەزێنەدا کە بۆ ئارویتا هاتە پێشۆ شاهێدی دەست بەسەرکردنی 2 ڕۆژنامەنگار ئەلاهەی محەممەدی و نیلوفەری حامدی هەرکان بە 7 ساڵ یا 6 ساڵ و 7 ساڵ زیندان محکوم بوون بە چ جرمێکە وەڵەن دوایەوە هەدەفی جمهوری ئیسلامی قاتڵ و خوێنخوار لەم هەمووە جەنایەتە چییە بەم هەمووە دەستگیری و ئەحکامە سەنگینەکە ڕۆژانە بە توولی عمری 40 چەند ساڵەیە ئێدامەی هەیە زەربول مەسەلێکە بە قەولی کوردی ئەڵێ باشترین دفاع تعارضە خەڵکەکە قەرار بێ ئەم دەرەجە لە ئێتراز و مبارزە کە
قابلی ستایش و سەردانەواندنە کە لە مقابل ئەم هەموو ئەتراز و مبارزە جانانە کە خەڵکی کۆمەلگای ئێرانەکەن ئەگەر قەرار بێ هیچ کارێکی دەکەن قەتعاً ماشینی جەنایەت و قەتڵ و کوشتاری جمهوری ئیسلامی وەک داهەی 67 زیاترە بێ کەمتر نابێت. ئەم تەقەلانەی ئێستاش کە ئاوا بگیر و ببند و ئێدام و کوشتنش کە دانەدانە ئەیکات بۆ ئەوەیە کە واقعاً پاشەکشێ بۆ خەڵکەکە بۆەوەی هەر دەقیقە ویستی داهەی 60یان پێ تەحمیلکە دەرنەتیجە خەڵکی و کۆمەلگا باشترین دفاع لە خۆیان ئەوەیە کە تەعەڕوزی هەمەجانبە بە جمهوری ئیسلامی بکەن. بەرها جمهوری ئیسلامی لە ماجرایە هەدەفی چییە کە ئاوا دەکات؟ زانین چۆنە بە نەزەر من جمهوری ئیسلامی هەرچی تلاش کرد و هەرچی تەقالا کات کە مردم خەفەکات کە سایە مردم خەفەکات هیچ وەخت ناتوانێت بۆ دۆران خوێنین ساڵهای 67 کە قەتڵ عامی کرد کە سەرکوبی کرد کە چادری ڕەشی کێشا بەسەر ئەو جامعە بۆیە کە حکوومەت و حاکمیت ڕەش خۆی داسپێنی بەسەر مردمان قەتعاً ناتوانێت بڕێتەوە. دۆران ئەم دۆران دۆرانێکی متەفاوتە. ئەگەر لەو دۆرە جمهوری ئیسلامی بەم کوشت و کوشتار و قەتڵ عامە گەرێکی بوو حکوومەت خۆی تەسبیتکە ئەمڕۆ بە نەزەر من مقاومەتە بۆ ئیدامەی بەقا. الآن ئیمڕۆ ئەوزاع بسیار متەفاوتە. بە نەزەر من جامعەیەکی ئاگاها لەو دۆرە جمهوری ئیسلامی سەرکوبی کرد جامعە میخکوب بوو بە تۆر واقعی مردم ساکت بوون یا بەخشەن مردم متەوەهم بە ڕژیم جمهوری ئیسلامی. ئیمڕۆ بە نەزەر من تحوڵێکی عەزیم لەو جامعە ایجاد بووە. ئەکسریەت مردم کرێکار و زەحمەتکێش ژنان جوانان ناڕازین لە نەتیجە جمهوری ئیسلامیان گەرەک نییە بە تۆر واقعی. خیزیش انقلابی بۆ سەرنگونی ئەم ڕژێمە بوو. ئەگەر مردم زۆریانشکا خۆب دەلایلی هەست ولی مردم ئەم ڕژیمیانە ئیتر گەرەک نییە. لە نەتیجە ئەمڕۆ ئەگەر جمهوری ئیسلامی قەتڵ عامەکات ئەگەر ئێعدامەکات ئەگەر دەستگیریەکات ئەگەر زیندانگەر تەویل المدەت بە ڕۆژنامەنگار و فعالین سیاسی و اجتماعی تەحمیڵەکات بە نەزەر من لە ڕووی ناچاریە فقط بۆ ئیدامەی بەقاسەوە هیچ شتێکی تر نییە. بە نەزەر من جمهوری ئیسلامی موافق ناوێ و ناتوانێت هیچ وەخت ئیمڕۆ هەڵگەڕێنەوە بۆ تاریخ خوێنین داگەر 67 لە نەتیجە چەت حکام سەنگین ئەم دۆ ڕۆژنامەنگارە ئەلاهی محەممەدی و نیلوفەر حامدی کە فقط بە خاطر پەخش ئەکسێک لە مەحسای ئەمینی دوایەوە کە ئێرشاد تعەڕوزیان پێکرد و بردیانە کۆما لە بیمارستانەوە دوایەوە ڕۆژ دوای ئەوە تەشی جەنازەی مەحسا لە سەقزا کە هەزاران نەفەر شرکەتیان کرد ئەم دوو ڕۆژنامەگەرە دوای ئەوە دەستگیر کردیان و ساڵ وردەی کە هانە زیندانە تحت شکنجە ئەزیێت و ئازار قەریان کرد و ئیمڕۆ بێدادگاری جمهوری ئیسلامی حکمێک درێژ مدەتیان بۆ ئەوان سادر کرد. وەک تویش ئیشارەت پێ کرد ئەلاهی محەممەدی بە 6 ساڵ و نیلوفەر محەممەدی بە 7 ساڵ زیندان محکوم بووگن. وەگەر تۆ تماشاکەی هەر لە مدەتا هەمزەمان داریوش مێرجیمی و مێرجووی کارگەردان وە ژنەکەی کە لە ماڵ خۆیانە بە شێوەیەکی فەجیع قەساویانیان کرد و هەروەها ئیدامەی دەستگیری و زیندانی و حەبس و مەجموعەی ئەمانە بە نەزەر من نیشانەی ئەوەسە کە جمهوری ئیسلامی بە شدت لە ئیدامەی ئێعترازات ناڕزایەتی مردم و تەنەفەری کە مردمە لە جمهوری ئیسلامیان هەست ئەترسێت نگەرانە وحشەتی هەست هەر بۆ دەی لەسە بە نەزەر من دەست ناپارێزێ و دەست بە جەنایەتەوەدا گشت ئەم کارگەلا ئەمانە کە ئەم قەتڵگەلا ئەکات ئەم دەستگیریگەلا ئەکات و زیندانگەل تەویل المدەت سادر ئەکات بۆ ڕۆژنامەنگارەکان و بۆ فعالین سیاسی و مەدەنی فقط بۆ دەیلە کە نیشان بدات و بۆ جامعە بێژێ هەر کەس ئێعترازکە هەر کەس مبارزەکە هەر کەس ناڕازیە هەر کە دەست بە هەر ئێعتراز و ناڕزایەتیکەوە سەرنوێشتی وەکەمان پێیاکە. تەنیا دلیلی بە نەزەر من ئەوەسا جامعەیەکی ناڕازیە جامعەیەکە کە 1 ساڵ ئێعتراز و مبارزە و خیزیشی نیاگەزە پشتسەر و جمهوری ئیسلامی ئەزانێت ئەم وەزیێتە کەمەکان ئێدامە پێیاکە. جمهوری ئیسلامی خاص زانێ و ناتوانێت گوشایشی لە زندگی مردمان لە هیچ بابەتێکەوە بە وجوب بێنێت نەتیجە منتزرەوەسە چاوەڕوانەوەسە کە دوبارە ئەم ئێعترازات و مبارزاتە دوبارە گشە پێیاکات دوبارە ئەم خیزشکە دەست پێ بکات دوبارە مردم ئێعتراز کەن مبارزەکەن
هەر بۆ دەیریشە بە نەزەر من تواو تەلاشی ئەوەسە بەم ترس و ئەرعابە بەرحاڵ بەر بە مبارزە بگرێ وەلێ تاریخ نیشانی داگا بە نەزەر من جوامعەی ئێران مبارزات مردم قین و تووڕەیی مردم جوانان ژنان ئەم مەرحلەیانە یاگە پشتسەر تواشە ئەو جامعەکەی ئەلارەغم ئەم تەلاشەکە جمهوری ئیسلامیەکە هێشتا ژنان بێڕووسەری هانە خیابانە هێشتا جوانان ئێعترازەکەن هەردووێکە لە شارسنا لە ساڵگەرد دانێ لە گیانبەختەکان شارسنا مردم چەوە بوون و ئێعترازیان کرد دووارە جوانیکان لێنە دەستگیر کردگا هێشتا ئێعتراز و ناڕزایەتی هەست هێشتا حسابات کاریگەری هەست علاوە بەرەمە هەموو مشکلاتی کە ئەو جامە هاسی لە فەقر و فەلاکەت و لە نەبوون ئازادی و لە خەفغان هەموو شتاجی خۆیان کە هەشی پێیانەکرد بەڵکو تەشتی دەبووگەسەوە گشتەمانە تەشتی دەبووگەسەوە لە نەتیجا بە نەزەر من جمهوری ئیسلامی چاوەڕوان دووبارە ئێعتراز مبارزە هەر بۆ دەیدە بە نەزەر من هیچکی بۆ نەماگەسەوە هیچکی بۆ نەماسە بتەر واقعی جزەوەی کە دەسپات بە سەرکوب و ئەرعاب و قەتڵ و جەنایەت لەو جامعە کە ڕۆژ بە ڕۆژ وەک تۆ ئشارەت پێکرد ئەدامەی هەست و بە نەزەر من جمهوری ئیسلامی ئەگەر مەوەقەت بتوانێت بالاخره تأثیر منفی داینە سەر ڕوحی مبارزاتی مردم بە دەرجەیەک اعتراض و ناڕزایەتی خیابانی بە مردم تەحمیلکە وەلێ قەتعەن ئەم وەسیلە ناتوانێت ئێدامە پێکات و جمهوری ئیسلامی موافق ناوێت بە نەزەر من هەڵگەڕێتەوە بۆ ئەو دۆرانەوە دەورەی حاکمیت ڕەشی بووە بە قەتڵ عام و جەنایەتێکە لە دەهەی 60 کردی بتوانێت بەخەی خۆی ئێدامە بدا بە نەزەر من ئەمە تەقالاس ئەمە فقط بۆ ئێدامەی بەقەس هیچ تێکتر نییە و نظر من جمهوری ئیسلامی موافق ناوێت وتم لە کۆتا مدەتا ممکنە تەسییر لەسەر ڕوحیەت مبارزات مردم بێ وەلێ قەتعەن ئەم شرایطە جامعەیەنێتە پشتسەر وە بە نظر من ئەم سەد ئێرعاب و جەنایەتیشە مردم ئێشکێنن و قەتعەن بە پێشڕەوی مبارزەی خۆیان ئێدامەدەن. میکەکەت بەسیا هاوڕێ عەبوو. سپاس بۆ تەوزیحەکانت. هاوڕێ سایت هەر وەکو ئیشارەت کرد دیارە لە تەی 44 ساڵ حاکمیەتی جمهوری ئیسلامیە یەک ڕۆژ جمهوری ئیسلامی بەو هەموو جەنایەت و کوشتارەی کە کردوویە زۆر ڕاحەت شەوی بە ڕۆژ نەگەیاندووە هەمیشە وەحشەتی بووە ترس و نەگەرانی بووە بەتایبەت لەم 10 ساڵی ئاخری عومرەیە کەیدی بە پانایی ئێران بووەتە ئاگرێ لە ژێر پایە کۆمەلگای ئێران دژ بە جمهوری ئیسلامی حتا تەرەفدارەکانی خۆی کە لەگەڵی ئەخۆن و منفعەتێکیانەیە بەشێک لەوانەش ناڕازین واقعاً قابلی قبول نیە قابلی تحمل نیە بۆ هیچ کەسێ و ئەو قین و تووڕەیە خەڵک عەمەلە نیشانیان داوە. بەڵام پرسیارەکەی نەمەیە جمهوری ئیسلامی دیارە تەوهمیان نییە ناڕازین حەزەکەن بەیانی هەڵسن سەر بە تەن جمهوری ئیسلامی و نەبێ سەرانی جمهوری ئیسلامی ڕیز و درشتیان ئەمە ئەزانن. بەڵام تاکەیە بێ ئەم خەڵکە بەم هەموو قین و تووڕەی و بەرهەقیە کە هەیەە بۆ خاص و ئازادی و ڕەفا و ئاسایش و ئەمنیەتی خۆیان تاکەیە بێ شایەدیەوە بین جمهوری ئیسلامی دانە دانە ئەم جەوانانە ئەم ڕۆژنامەنگارانە ئەم فعالی کاریگەرانە ئەم هەڵسوڕاوانی محیتی زیتا ئەم بازنشستانە ئەم پەرستارانە هەر گۆشە و قوشبنێکی ئەم کۆمەلگا ئێتراز و ناڕازایەتیە تاکەی دەبێت شاهێدیەوە بین کە جمهوری ئیسلامی ئەمە بگرێ بیکوژێ با دێمە ئەترازێک بکەین دووبارە ئەم سیکلە ئیدامەی ببێ. بۆچی ئەم قین و تووڕەیە بەرهەقا ناڕژێتە شەقام بە پانایی ئێران تەکلیفی خۆی لەگەڵ جمهوری ئیسلامی ڕۆشنۆکە هەر سەعاتی زیاتر جمهوری ئیسلامی عومرکە قەتعەن شایەدی ئەم جەنایەت و قەتڵ و کوشتارە دڵتەزێنانە دەبین. لەم رابطەیە بالاخره خەڵک دەبێت دوای 44 ساڵ چی بکەنە تاکەی ئەم بۆکسە ئەم بۆکسکردنە ئێدامەی بێ لەگەڵ جمهوری ئیسلامی و ئەم قین و تووڕەیە نەکەینە سێڵاوێ بۆ هەڵکەندنی جمهوری ئیسلامی بەتایبەت لەم شەرایطە کە جمهوری ئیسلامی ئەوێ ئەم ناڕەزایەتیە بەرهەقەی کۆمەلگا بجوێزێتەوە بۆ شەڕی غەزە و بینی ئیسرائیل و حەماس. پێدوانیە بێ خەڵکی ئەو کۆمەلگا ئەم ئیجازەی پێ نەدەن؟ زانین چۆن هەوڕێ ئەبوو حتمما جمهوری ئیسلامی لە هەر ئەبزارێ لە هەر شتێک استفاداکە بۆیە کە پشت خاتە سەر ئەم ئێترازە ناڕزایەتی کە لە جامعەیە لە 1 ساڵێک گوزشتە جاری بووگە.
بعلاوەیە کە هەرچی تحولات اجتماعیە لە دنیات و تاریخ تواشابکەی هەروە بووگە مەراحەلێکی مختلفی بووگە فراز و نشیبی بووگە مردم پێشڕەویان کردگە تعرضیان کردگە دوارە سەرکوب کردیان عەقبنشی پیان وادار بووگە بە تایبەت ئێمە فراموشکەین کە بە نەزەر من ئێمە تەک ڕژیمێکی بە شدەت هار سەرکوبگەر و جنایەتکار ڕوبەڕووین و هەروە لە توول ئەم قسەواسە هەم تۆ من ئەشارەم پێکرد دەست ناپارێزە لە هیچێک واقعاً هەزاران سەناریو دروستەکە هەزاران تۆتەحان لەژێر کڵاویانە تۆ تەلاشەکەن بە شێوەگەر مختلف و باکێکی چیان نییە واقعاً شەرمیکیان نییە لەوەی کە لەمەشە فرەتر جەنایەت بکەن لە نەتیجە ظاهرن ئەم شتە غێر تەبیعی بە نەزەر مەگەی بالاخره خیزشی بوو مردم 4 مانگ شەو ڕۆژ لە خیابانەکان بوون اعتراضاتیان کرد دەرگیر بوون تەکنیروگەر سەرکوبگەر ڕژیمە حەزینەیاندا فرێک جوانان ژنان گیانیان لە دەستا نیروگەر جمهوری ئیسلامی نیروگەر سەرکوبگەر تەڵەفاتیاندا گشتمانە بوو منتەها بەهوێ سەرکوب و اختناق بەطور واقعی مردم ئیمکانیاندا نەفەسێکیاندا بە جمهوری ئیسلامی کە دووبارە بتوانێت دەست بە سەرکوب و جەنایەت لە جامعەی ئێرانە پاوزەی کە مردم دایان بە جمهوری ئیسلامی هەرچی کەسە چاوەڕوانەوەیە کرد کە ئەگەرم اعتراضاتە ئێدامە پێیاکە واقعانیش وا بوو ئەگەر ئەو اعتراضاتە بۆ شێوە کە لە خیابانەکانە بوو ئێدامەی پێیاکردای توودەیی بووایەتەوە مردمێک فرتر پێمر حەق بووین لە کناریە کرێکاران بە اعتصاب و اعتراض خۆیان حمایەتیان کردا لە اعتراضات توودەیی قەتعەن جمهوری ئیسلامی بەرەو سەرنگونیە بر شەکلەوە نەبوو منتەها کاهشەوە اعتراضاتە و فروکشەوە اعتراضاتە کە مردمیش بە دەرەجەیەک زۆر خەسە بوون بەنظرم ئیمکانیدا بە جمهوری ئیسلامی دوبارە گیان بگرێەوە دەست بە سەرکوب و ئەرئابدا لە جامعە لە نەتیجە معلومە ئەو دەرجە لە اعتراض و مبارزە چ لە ناو جوانان و ژنانە کارە ئێدامەی هەست چ ناو کاریگەرانە چ ناو بانشستەکانە چ ناو معلمانە نیشانی داگەکە ئەمە بە تەنیا کارایی نییە ئەمە ئەو قدرەتە نییە کە بتوانێت جمهوری ئیسلامی سەرنگونکە لە نەتیجە بەنا بە تەجارب دەورەی گذشتەی خیزشی انقلابی لە ناو جوانانە ژنانە کرێکارانە معلمانە خب معلومە خودی جامعی شەزانێ خودی مردمی شەزانێ هەمەی گشتەوە انقلابیانە لە جامعە ئێران ئەزانن کە دەبێ کارێکی ترکەن دەبێ خۆیان متشکلکەن دەبێ خۆیان متحدکەن دەبێ بە قودرەتی فراوانترۆ بێنەمەیان دەبێت دەست بە تاکتیکەری جەدیدۆ بدەن گشتەمانە مردم لە دامەی و اعتراض و خیزشا بە نەزەر من تەوەجە بووکن و تەجاربیان هەست کە دەور ئاتی بەرحاڵ با تەوەجە بە دەستاوەرگەر دەورەی گوزەشتە بتوانن ئەمڕۆ تعرضێکی زۆر وەسیعتر و قدرەتمەندتر بە جمهوری ئیسلامی بکەن بە ئیزافەوەی کە بە نەزەر من جمهوری ئیسلامی هیچ شتێکی پێ نەماوەتەوە ئەمە دنیا ئەزانێ بە نەزەر مەشروعیەتی نییە لە نەزەر ئەفکار عمومی داخڵێرانە و ئەفکار عمومی دنیا ئەم ڕژیم بە قەڵک و دێژێ ڕیش و پەشمیدا ڕزیگە هیچی نەماوە نە اقتصاد دەتوانێت دروستکە نە مەعیشەت دەتوانێت دروستکە هیچی واقعا نەماگە تەنیا ئەبزار دەستی فقط سەرکوبە و بە نەزەر من لە تحولات ئاتیا ئەگەر مردم بە قدرەتەوە بێنەمەیان نەتوانن ماشین سەرکوب جمهوری ئیسلامیش فەلەچکەن وە بە نەزەر من بەرەوە بچن کە تەکلیف خۆیان تەک جمهوری ئیسلامی ڕۆشنکرد لە نەزەردا بە نەزەر من گشتەمانە ئەتوانێت بەخشەن تەبیعی بێ بەخشەن تەبیعی نەبێت وەلی خۆ وتم ئەم مردمە تەک ڕژیمێکە ڕوبەڕوون کە 44 ساڵ خەریکە سەرمایەگوزاری کە لەسەر نیروگەر سەرکوب لەسەر نیروگەر نظامی بەسیجی پاسداری تەقویت نیروگەر ئەرتجاعی و تۆریزم لە منتەقا گشت ئەمانە بە نەزەر من جمهوری ئیسلامی بۆ چنین ڕۆژێ بە قەول معروف سازمانی دا و جەمی کردەوە بۆی کە ئەیزانی ڕۆژی ئەوە مردم تێنە خیابان بەلەخەرم ڕژیمە قبول ناکەن مۆزە قبول ناکەن لە اینجا بە نەزەر من چاوەڕوان ئاشێ بوو کردگەی دەورگەل ئاتی تحوڵە ئاتیە شاید دوباره اعتراض و مبارزەین بە خاطرەوەی کە جامعە چارەیەکی نییە بە نەزەر من دەبێ بە مەسیرا بڕێ هیچ ڕێگێکی بۆ نەماتەوە بە قەوڵەکەی تۆ تا ئەم ڕژیمە هەر سەر کوشتارە هەر فەقرار بەدبەختی و هەر فەساد و دزی هەست هیچ ڕێگەیەکی نواسە بۆیە کە مردمە بالاخره تەکلیف خۆیان تەکەم ڕژیمە ڕۆشنەکەنەوە بالاخره کارێکی پێ بکەنەوە زۆر سپاس ڕسایت بۆ تەوزیعەکانت پرسیارم زۆرە بەڵام کە هاتینە کۆتایی وەختەکەمان زۆر سپاس بۆ تەوزیعەکانت و بۆ بەشداریت لەم بەشە لە بەرنامەی ڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆدا سپاس بۆ تویشماندوو نەبی مەمنون سپاس بۆ تۆش بینەرانی عزیز و خۆشەویست بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی حوتەی تەلەڤیزیۆنی پەرتۆ لە هەرچوێ هەن ساخی و سەلامەتی و سەرکەوتنتان ئارەزومانە شاد و سەرکەوتوو بن.